خانمە هونەرمەند مەلەک ڕۆژهات تازەترین بەرهەمی خۆی بە ناوی چیرۆکامە بەڵاو کردەوە. بەرهەمە نوێیەکەی خانمە هونەرمەند لە 10 تراک پێک هاتووە کاری دەنگی و موزیکی لە وڵاتی تورکیا ئەنجام دراوە. ئالبوما من بناوی چیرۆکا me hemû gelê xwe silav dikim. Çîroka me bi bav û kalan dest pê dike, çîrokên me pir devlemendin, zengînin, şoreşin, dozin, eşq û evînin, destanin. Ji ber wê jî min xwast me enekê baş tê de hebî ku em navê albûma min mikire çîroka me her wisa navê helbestekê xwe jî mikire çîroka me nav de. Albûma me 10 traka pêk tê li Stenbolê hemû xelas bû. Derhênerê vê Sinan Bozoba me bi hevra aranjetî derhênertêkê zêdetir karê min ji hemû karê min çêtir bû vê carê her du albûmê me din yani ev siyemîn albûma min e ev karê min zêdetir xebatekî mezin tê de heye. خانمە هونەرمەند مەلەک ڕۆژهات دەڵێت مەبەستمە لە هەولێری پایتەختی کوردستانەوە ئەو پەیامە هونەریە بۆ سەرجەم پارچەکانی دیکەی کوردستان بنێرم. هونەرمەند هەمیشە قەزیەیەکی لە ناو دڵدایە ئەو قەزیەیە کە ئێمە هەمانە کیانی دروستبوونی دەوڵەتی کوردستانە و هونەرمەندان هەمیشە لە شاخ و لە شاریش کۆڵیان نەداوە هەمیشە گۆرانیەکانیان بۆ خاک و نیشتیمان و کوردستان بووە و دڵنیامە هەموو هونەرمەندان ئەگەر کارێک لە ناو سیدیەکانیان یاخود تراچێک لە ناو سیدیەکانیان یاخود گۆرانیی سینگڵ لە ناو کاری تیڤیەکان و ڕێکلامەکان کە دەبینین شتێکە بۆ نیشتیمان و بۆ خاک و نەتەوە. لە کاتی بڵاوکردنەوەی بەرهەمەکەی خانمە هونەرمەند مەلەک ڕۆژهات بەشەشی زۆری هونەرمەندان تێدا ئەمەدە بوون. هونەرمەندان دەڵێن ئەم بەرهەمەکی ناوازەیە لە هونەری کوردیدا. دەوسێت تراکێک کە پێشکەشی کرد کارەکان زۆر جوان بوون بە تایبەتی وەکو جێبەجێکردن و لە ڕووی دەنگ و ئامادەکردنی موزیک و ئەوانە لە ئاستێکی زۆر بەرز جێبەجێکراوە خۆش یێدائی زۆر جوان کردووە. بەڵام من تێبینیەکم هەیە بەگشتی لە سەرکارەکانی باکوور ئەویش ئەوەیە کە هەمیشە تامی فۆلکلۆری پێوەیە. ئەتوانم بڵێم تاڕادێکی باش پێشکەوتنێکی چاکی بەخۆبینەوە خاتومە لە خان هەم لە ڕووی دابشکردنی موزیک و هەم لە ڕووی کوالیتی و ئەو تەقنیاتێکە ناو ستودیۆکە بەکار هاتوو بەڕاستی دەتوانم بڵێم تاڕادەیەک پێشکەوتنێکی زۆر چاکی بەخۆبینی هەم لە ڕووی اختیاری گۆرانیەکان ئەمەیان زۆر گرنگە بەڕاستی دەتوانم بڵێم ڕەسەنایەتێکی لە ناو خورجی ئەو ئافرەتە یعنی شتێکە کە زۆر ڕەسەنە. مەلەک ڕۆژهات خەڵکی باکووری کوردستانە ماوەی چەند ساڵێکە لە باشووری کوردستان دەژی و دەستی بەکاری هونەری کردەوە و خاوەنی چەندین ئەلبوم و گۆرانی و ڤیدیۆ کلیپە. هۆزە قادر تایبەت بە بەرنامەی پەیامنێرێن وار هەولێر.